میوان لە سویدەوە لەگەڵماندا کا قادر نادر زۆر سپاست دەکەین لەگەڵماندا بەشداری سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش کاکەندرێ. زۆر سپاست دەکەم کا قادر لە بێباکی دەسەڵات بپرسینەوە دەسەڵاتی باشووری کوردستان بە تایبەتی پەدەکە بۆ هێندە بەرامبەر بە پرسە نەتەوەی نیشتمانیەکان بێباکە چەکی کیمیایی بەکار دێ لە بەرامبەر خاکی کوردستان گەلی کوردستان بێهەڵوێستە لەلایەکی دیکەوە خۆی گەل دەچەوسێنێتەوە کە ئەرکێتی خزمەتگوزاریان پێشکەشکە ئەرکێتی کە موچەیان بە گوێرەی ئەوەی کە پێوانی مافی مرۆڤەیە کە دەستنیشان کراوە موچەکانیان بۆ دابینکە لەگەڵەوەشدا کە بۆیان دابین ناکا زیندانیان دەکە ڕوبەڕووی کوشتن و ڕوبەڕووی ئەشکەنجە و ڕوبەڕووی زیندانکردنی بەنەحەقیان دەکاتەوە ئەم بێباکیەی دەسەڵات لە چیەوە سەرچاوە دەگرێەوە پێتان وایە هۆکارەکەی ئەوەیە کە چوونەتە ژێر ئەجندای سیاسەتی داگیرکەرانی کوردستانەوە یا خود لە ئەساسدا بە خۆیان شتێکیان نییە بۆ خزمەتکردنی گەل. بەڵێ وەڵاگەر ئێمە سەیری هەموو شت دەوی بگەڕێنەوە سەر مێژووی سیاسی ئەو حزبە یان ئەو کەسایەتیە باڵایانەی کە خانەوادەی مەلا مستەفا ڕێبەرایەتی پارتیان کردیە مێژووشی ڕەشی قەترانیان هەیە لە ناپاچی لە تاوانی یعنی لە هەموو بەشەکانی کوردستان ینی کێشە لەوەدا مەسەنە ئەوان زۆر زادەڵێن پەکە چ دەکات لە باشوور بۆ خۆشیان لە ڕۆژهەڵاتی کوردستان بوون کە خەباتیان دەکرد بەدەر لەوە بنمونە لە ڕۆژهەڵات لە نزیک سنووری باکوور کاکەندرێن ئەوان لە ناو ڕۆژهەڵاتیش بە پێش سوپای داگیرکردکردن کە لە کاتێکدا خۆی بنمونە وەکۆ بڵێ دەیان هیچ هێزێک نییە هەر هەموو هێزە سیاسەکانی کورد کۆکەوە بەقەت 1-2 ساڵی پارتی بە پێش سوپای داگیرکرد نەکردیان لە 70 ساڵی ڕابردوو کورە لە قۆناغی شێخ محمود و سمکۆ و شێخ سەعیدیش هیچ هێزێک بەقەت پارتی هاریکاری جددی داگیرکەرانی نەکردیان بۆیە هێزێک کە باگراوندە سیاسی و حزبەکەی لەسەر ئەساسی ناپاچی دروست بوو بێتن بێگومان ئەو هێزەیە هەموو شتێک لە پێناوی بەرژەوەندی بنەماڵەکەی خۆی دادنێنێ حزبیشتە ڕنگدانەوەی ئەو شتە ئەوەیە پارتی بە مێژوو سەلماندێتی کە زۆرترین داگیرکەری نایە بە پێشیان دەکەوێت ناپاچی کردیا نەک ئەو ڕێکە بڵێ لە شارن ئەوان لە شاخ بوون حرەکەی ڕۆژهەڵات و باکووریان وێران کرد یا تەسلیمیان کردی بۆی ئەوە ڕەبتە بۆی نەهجی یان جیناتی سیاسی پارتی ئەوەیە کە هێزێکە سەڵ ناکاتەوە بە تایبەتی کاتێک بچووکترین فشاری داگیرکەران ئیرادەی خۆی نییە کاکردن ئیرادەی سیاسی ئیرادەی حزبی نییە پارتی بۆیە هێزێکی چەتەگەری ناپاکە ینی بڕواب کە مافیا شوانیە مافیا هێزێکی نیشتیمانین برێم خەڵکانێکی نیشتیمانین یعنی بڵێ دەرەبەک هێزێکی خێڵەکی خێڵ نیشتیمان پەروەری تێدایە بەس لە هیچ قۆناغێک ئەمە هەڵوێستێکی نیشتیمانی ڕادیکاڵانەمان لەو پارتی نەدی بەڵێ کاک بەڵێ باشە بەڕاستی ینی لەو لێدوانەی مستەفا کەرەسووشدا هەمان شت دەڵێن نازانین چی بە پەدەکە بڵێن چی بە پارتی بڵێن ینی بۆ وا دەکە لە هەموو دنیادا یان ئەگەر تۆ بگەڕی نمونەیەکی وان نابینیتەوە تۆ پەلکێشی داگیرکەرکەی بۆ سەر خاکەکە دژ بە گەل و نەتەوە بەرژەوەندی نیشتمانی و نەتەوەیی بەکاری بێنی پێت وایە لە بەرامبەر ئەمەدا پێویست بە چه هەڵوێستێک دەکات پێویستە کاتێک دەسەڵات بێباکە ئەی گەل و پارت و لایەنەکانی دیکە بە شێوازێک هەڵوێست بنوێن پارتی جەوەکی دروست کردیا لە هەندێک حاڵەت یەکێتیش لەگەڵیدایە کاکردن ئەوەی دروست کردیا ناپاچی لە باشوور ئەوڕۆ بوویتە دیاردەیەکی زۆر نۆرمال سائیدی کردیە ینی ئەوە 30 ساڵە بە ڕۆژی ڕووناک ئەمە دەیان جار سوپای داگیرکەرمان دیتە لەو باشوورە من بۆ خۆم تەسەوڕم مابوو پارتی دوای ئەو هەڵمەتەی سیوێچ ئاب لەسەری کرا جارێکتر چاوەڕووی نابێتن ئەوە هەموو میدیای دنیا و میدیای ناوەخۆ لەسەر سیوێکی ئاب حەشتیان لە ڕووی میدیای کرد کەچ هەمووی پێ 6 مانج بێنە چۆن بە چاوی خۆم لە خەتی زاخۆ دەبابەی تورکیم دی بۆیە یعنی ئێستاوەی لێ کردیە پارتی ئەگەر تورکیا بە ئاشکراش بێنێتن هیچ هێزێک لا ئەو قوتسیەتی نیشتیمان پەروەری لای حزب و ڕێکخراوەکان ئەوە کردیە دووش هەر حزبێک قسە بکە بە ڕاشکاوی بڵێن
ئەزیەتیان دەداتن ئەوە دەبینی بەخۆی گەورەترین مەدرسەی خیانەتە پارتی کەچی خەڵک دەگری لەسەر ئەوەی دەڵێ ناپاچی نیشتیمانی دەکەن ڕۆژانە ئەوەیە بە هەموو خەڵک تا نەزیر مەلا نەزیر بەرواریان گرتووە کە ئەندامی کەنەکەیە و کە ئەندامی کۆمیتەی یەکێتیشە لە بادینان و زیندانیان کردووە 7 ساڵ سزاشیان داوە. ئەوە تەحولێکە ئەوە ڕابتە بە دوای 8 تەمووزەوە دەتوانین بڵێن پێشتر خەڵکێکی دەگیرا بەس حکم نەدەدرا بەس ئەوە تەحولێکە کە یعنی پارتی بچووکترین فرسەتی هەبی بە هەموو کەس ئەوە ینی ئازاری هەموو حزبێک دەدا ئێستا ئازاری یەکێتیش وەکو ئەوان دەکە هەر یەکێتێک تەسلیمیان نەبێ ئەوە دەکات دوو هەری یەکێتێک هەڵوێستی نیشتیمانی هەبی لە بن دەسەڵاتی بێ سزای دەداتن یعنی مێژووی پارتی کاک هێندرێن من ئەوەندەی سێریم کردیە هەر هێزێک هەر کەسایەتێک خاوەن ئیرادەبی پارتی دژیت ڕقی لە مرۆڤی نیشتیمان پەروەر و خاوەن ئیرادەیە حەز دەکات مرۆڤ و ئیتاچی کورد تێک بشێنن ئەو پیلانەش وەڵایی بەداژیکەرانیش بە پارە دەکڕن یعنی لەوەی باشتریان بەدەست ناکەی وەرە بڕۆ سیر کە هەر کەسێک خاوەن ئیرادەی سەربەخۆبی خۆ لەو هەشتاویەکەی جیرە چەندیان مەسەڵەن چەند لە هەواڵانی پاکەکە دوورن بەشی هەرە زۆریان یان خەڵکێکی ڕۆژنامە نووس کە خاوەنی ئیرادەی خۆی لی دەدا حەزی لێ لە کاتێکدا نیشتیمان وڵات بە خەڵکی بە ئیرادە و بە هەڵوێست جوان دەبی پێش دەکەویتن بەس ئەو ڕقی لە ئینسانی نیشتیمان پەروەرە ڕقی لە ئینسانی بوێرە یعنی سروشتی پارتی وایە دەبێ حەزی لێ هەموو حزب و ڕێکخراوێک دەستەمۆی خۆی بکە ئەگەنا کۆمەڵێک تۆمەتشی باش ئەم حزب و ڕێکخرا و دەسەڵاتانە بە تایبەتی لە باشووری کوردستان بۆ لێ قبول دەکەن یعنی هەمویان پێکەوە ئێستا گەر یەک بگرن ینی ناتوان سنوورێک بۆ ئەم سیاسەتانەی پارتی دابنێن بێگومان دەتواندرێت پارتی ئەو هێزە گەورە نییە کاکردرێن ئەو خەڵک تەسەوەڕ دەکاتن بە پێچەوانەوە یعنی ئێمە لە ئەوروپا دەیان بین هەر ئەو پارتی نییە بچووک گەوریان لەو ئەوروپای 400,000 کیلۆمەترە لیان بوویتە 3-4 مەتر یعنی ئەو هێزە نین بەڵام دەبێت خاڵیش بڵێن لێرەدا خەڵک شەڕ لەگە پارتی ناکە بەڕاستی ئێستاکە خەڵک هەتا شەڕ لەگە یەکێتیش زۆر ناکە ئێمە هەمومان شەڕ لەگە میت و تڵاعەت دەکەین لە مەنتیقەکە یعنی هەمومان دیتمان چەندین جار پارتی تێکشکایە من نمونەیەک لێرە بێم لە کاتی شەڕی ناوخۆ بوو 94 بوو تاڵەبانی هاتە سە تەلەڤیزیۆن و کوڕشێ بەسەری خۆ بکەم دەمانەوێت سەری ڕەش بگرین ڕۆژێک ئێران هەڕەشەمان لێ دەکات دەرێ نابی بگرن ڕۆژێک تورکیا ڕۆژێک عێراق بڕوا بکە یعنی من ئەو قسەی دەڵات تاڵبانیەوە کۆ دێنمەوە بۆیە بۆ داگیرکەران لە پارتیان باشتر بەدەست ناکەویت کەوابوو شەڕەکە شەڕی داگیرکەرە ڕاست کوردی زۆر سەرکەوتوو بووە حزبەکانی هەموو ئیرادە تێکشکات یعنی تۆ سەیری شوعی بکە سەیری یەکێتی بکە هەمووی زەلیل کردی وەکو خۆی هەمووی لای کردە نۆرمال بە ئەوەیەتی مەدرسەیە لەو خاڵەدا بە ڕاشکایی بڵێ بەڵێ باشە بێنە سەر مژارێکی دیکە بەڕێز قادر نادر ئەویش مەسەلەی دەستگیرکراوان و سزادراوانی بادینانە کەمپینێک ڕاگەیەنراوە بە گوێبیستی ئەو کەمپینە بین لە دۆسیەکدا پاشان دێمەوە خزمەتی بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێز گوێبیستی ئەم دۆسیەیە دەبین سەبارەت بە کەمپینی بەهاناوچوونی دەنگی ئازاد لە کوردستان کە بۆ دەستگیرکراوانی بادینان هەروە زیندانی کراوانی ئەو دەڤەرە ڕاگەیەنراوە تا دێت پشتیوانیەکان لە گیرەوانی بادینان زیاتر دەبێت لەو چوارچەوێژدا کەمپینی بەهانەوەچوونی دەنگی ئازاد لە کوردستان ڕاگەیەندرا و ئامانج لە کەمپینەکەش پشتگیریکردنە لە گیرەوانی بادینان لە ڕاگەیەندراوێکدا کەمپینەکە ئاماژەی بەوە کردووە سەرباری ئەوەی لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەی دادگایکردنەکە بەڵگەی یاسایی نەبووە بۆ تاوانبارکردنیان کەچی تۆمەتی بێبنەما و دوور لە ڕاستیان دراوەتە پاڵ کەمپینەکە دەشڵێت لە کاتێکدا تاوانی ئەوانە تەنها داواکردنی ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤ بووە لا بەشێکی دیکەی لێدوانەکەدا بەشداربووانی کەمپینەکە داوا دەکەن هەرچی زووە ڕێکخراوە نێونەتەوەیەکان یەکێتی ئەوروپا و مرۆڤ دۆستانی جیهان بەهانای ئەو دەستگیرکراوانەوە بچن چونکە لە دۆخێکی سەخت و خراپدان و ڕێگا نادرێت نە کەسوکارەکانیان و نە پارێزەرەکانیان بیان بینن لا درێژی لە دوانەکەدا هاتووە سەپاندنی بڕیاری قورس بەسەر ئەو ڕۆژنامە نووس و چالاکوانانەدا ستەمکارانەیە و نابێت لە بەرامبەر ئەوەدا بێدەنگ بین و پێویستە هەمووان هەوڵەکان بخەینە گەڕ بە ئاڕاستەی ئازادکردنیان
ماوەی زیاتر لە 14 ڕۆژە بە دروشمی یان مردن یان ماف و ئازادی 81 چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینان لە زیندانەکانی پەتەکەدا دەستیان کردووە بە مانگرتن لە خواردن و خواردنەوە و لە ئێستاشدا دۆخیان مەترسیدارە. هاوکات هەژدەی ئەم مانگەش کۆمیتەی ماف و ئازادیەکان لە کوردستان و ئەوروپا هۆشداری دابوو مانگرتنی زیندانیانی بادینان گەیشتۆتە مەترسیدارترین قۆناغ و داوای بەهانەوە چوون دەکەن. بەڵێ کاگێ قادر نادر بەڕێزیشتان گوێبیست بوون ئەڵبەتە بەڕێستان لەم بوارەدا کار و خەباتی زۆرتان کردو یەکێکن لەو چالاکوانانەی بە جددی و بە شێوازێکی کارا بە شوێن ئەم پرسەون. دەمەوێت لەوە دەست پێ بکەم هۆکاری ئەم زەخت و زۆرەی کە لە بادینان هەیە بۆ تێکچوونی پەدەکە ناگەڕێتەوە لە هەموو ڕۆکانەوە ینی لە فرەڕەهەندیەوە لێ بڕوانین بۆیە پەنادەباتە بەر ئەم ڕەشبگیریانەوە بەر ئەم سزادانە قورسانەی چالاکوانان و مامۆستایان کە داوای مافی مەدەنی و ئینسانی خۆیان دەکەن. هەمومان دەزانین ساڵی پاڵ تحولێکی زۆر گەورە لە خەباتی جەماوەری و مەدەنی لە بادینان ڕوویدا کە لە مێژووی سیاسی پارتی و لە بادینان شتیوار ڕووی نەدابوو. ئەلەو کاتێک کاکندرێن لە هەموو شوێنێک بێهیوایی دروست بوو لەو سلێمانیەی لەو هەولێرەی بادینان جوانترین نمونەی لە بە ئیرادەبوون و خەباتی جەماوەری پیشاندا بوو و ببوونە هێزشی زۆر کاریگەر چەندین خۆپیشاندانی دوو خۆپیشاندانیان قسە لەسەر ئەوە دەکرا لە سەروی 2000 کەس بووە و ئەوەی زاخۆ کە نیوەی بەشێک لە گومرجی برایم خەلیلیان گرت و ئەو سۆسیال میدیایە و بە سەدان پەیج و ئەوەیان دروست کرد. پارتی ترسی لەو ڕەوتا بوو کە شەڕ کە ناڕەزایەتی گەیشتە ناو ترۆپچی دەسەڵاتی کە وەکو گوتم لە 60 ساڵی ڕابردووی پارتی قەت ئۆپۆزیسیۆنی ئەوەندە بەهێز نەبووە. ئەو ئۆپۆزیسیۆنە هیچ حزبێکی لە پشت نەبوو، پاڵپشتی ڕەنگی وەکو جەماوەری هەموو حزبەکان کە بەس ئۆپۆزیسیۆنێکی خۆڕزکی ڕادیکالانە بوو لە بەرامبەر بنەماڵەی بارزانیدا. بۆیە هەسا ئەو هەڵمەتە ڕەشبژیریەی دەست پێ کرد بۆ ئەوەی ئەو دەنگانە بە هەموو خەیاڵی خۆی بکاتەوە، ینی بە هەموو خەیاڵی پێی وایە بە گرتنانە دەتوانێت ڕەنگی بۆ ماوەیەک وەکو بەعز ئەنفالی کیمیاییشی خۆ لە خەڵکیدا بەڵام هیچمان دوای 2 ساڵ 3 ساڵ ڕاپەڕینی بە دوادا هات. خۆ ئەمە دەبی دەیان لەو نمونانەمان هەیە. دوو کاک هەندێن دەمەوێت خاڵی کەش بڵێم پارتی ئێستا کەیسی بادینان بوویتە وەکو تیرۆری سەردەشت و ویداد و سۆرانی لەوەی بوویتە تارمایی، یعنی دەستە هەر شوێنێک ئەوە ساڵێکە هیچ حرەکەیەک بە قاستی حرەکەی بادینان ئەوڕۆ لە هەفتەی شوبات و لە هەموو حرەکەی ناڕەزایەتیەکان زیاتر ئازار و تەنجی بە پارتی هەڵچینە بە تایبەتی لە بواری نێودەوڵەت، یعنی ئەو کەمپینە جیهانیەی کەمە لێرەدەوەی بڵێم دەستی یەک بێت هەموو خەڵکانە خۆش بێت کە بە سەدان کەسن. من دەمەوێت بڵێم ئەوە بەروبوومی بە زۆربەی هەر ئێمە نییە بەڕاستی بە سەدان کەسی کە هەیە لە ژێرەوە ئیش دەکا لەگەر ئێمە لە خەتدایە واتە ئاستی ڕێکخراوە جیهانیەکان و کەسانی ئازادی خوارەوە ڕۆژنامەنووسە هەرە بەناوبانکانی وەکو فاینانشال تایمز و واشنگتن پۆست و گۆڤارە ئەمریکیەکان هاتینە پشت ئەو کەیسە. یعنی ئەوە خەباتێکە لە مێژووی ڕسواکردنی بنەماڵەی مەسعود بارزانی و پارتی دەبێوێ نەبووە. هیچ کەیسێک بە ئاستی ئەو کەیسە نەیتوانیە تەنگ بەر لە ناوەندە جیهانەکان. دیتمان وەزارەتی خارجیەکان هاتنە پێشت مەسەلەن یەکەم جارە زۆربەی سەفارەتەکانی دنیای دانایان کرد، هەموو ڕێکخراوە جیهانیەکان 3-4 جاریان کردێ. بەس ئێمە 15 پەرلەمانتاری ئەوروپیمان لە مانجی دەی 2020 تاوەکو کۆتایی 27/6 خێناوەتە سەخت کە هەموو جار 1-2 پەرلەمانتارمان پێ هاتووە. ئیتر ئەو تەحەولە و ئەو ئیرادەیە و لە هەمووش گرنگتر پارتی هەموو هەوڵی لە تێکشکانی ئەو 81 کەسەیە لە زیندانی کەسی ئەوانە ئەوڕۆ دیسان بوونە ئیلهام لە بۆ بوێری بەرخودان و هیواپەخشین بە ئێمەمانانش لە هەندەرانەوە.
بەڵێ باشە چۆن ببینە پشتیوانیان کاک قادر پارتی هەرچی دەیکاتن هەر بە شکست لە بۆی دەرچووە ئەوانەی گرت بۆ ئەوەی بێدەنگ بنکەتی ئێستاکە بوونەتە گەورەترین مەدرسە لە بەرخودان و لە تێکۆشان و لە بۆ خەڵکی ئەو خەڵکەی کە بێ هیوا بووە هیوامان پێ دەبەخش بەڵێ باشە 81 ڕۆژە 81 کەس لە زیندانەکاندا 14 ڕۆژە لە مانگرتندا بۆ ئەوەی کە ژیانیان نەکەوێتە مەترسیەوە لە ئێستاشدا 14 ڕۆژ مانگرتن بەڕاستی زەحمەتە تۆ لە زیندانی ستەمکارێکی وەکو پەدەکەدابی حتمما ژیانت دەکەوێتە مەترسیەوە بۆ ئەوەی کە ئەمە ڕوو نەدا خوانە خاستە یەکێک لەوانە گیانیان لەدەست نەدەن نەبنە قوربانی پێویستە چی بکرێت هەم لە ئاستی ناوخۆی کوردستان هەم لە ئاستی دەرەوە ئەوەی کە کراوە تا ئێستا وەکو بەڕێزت جێگەی دەستخۆشیە بەڵام لە ئێستا بەدواوە لە ئەمڕۆ بەدواوە کە 2 هەفتە بەسەر مانگرتنەکەدا تێپەڕ دەبێت قۆناغێکی نوێی مەترسیدار دێتارەوە پێویستی بە چالاکی بەرفراوانتر و کاریگەرتر دەکا هەم لە ئاستی ناوخۆ هەم لە ئاستی دەرەوە بێگومان وایە ینی ئێمە پارتی ئەوانشی کە گرتووە حکمیدا سەرباری ئەو فشارە نێودەوڵەتی گەورەی کە ئەو فشارە لە ناوچەکە مەگەل لە بەس لە کەسی خاشفجی و جیراوانی هەدەپە و بە تایبەتی سڵاحەدین دیمیرتاش دەولی ڕووی دابێتن هیچ شتێکیوانەوە بەڵام مەسرور بارزانانی کەسێکی ملهوڕە ئەو سەیری کەیسەکە دەکا کە نابی قسەی ئەو بشێ زائیدەن ئەو باش دەزانی بە ئازادبوونی ئەوانە تحولێک دەڕوودا لە خەباتی زەماوەری وەکو چۆن ئەو زەختەی لە ئەردۆغان دەکرێت لەسەر جیراوانی هەدەپە بەگشتی و دیمیرتاش و هاوسەرۆکەی تر بە تایبەتی وەکو چۆن ئەو زەختەی لەسەر سەرۆکی بیلۆڕوسیا کرا کە ڕۆژنامە نووسەشی لە ئاسمان لە فڕۆکەکەی تێپەڕی هینایە خوارە وەکو چۆن سەدام لەسەر بازۆفت هەموو دنیا ئیدانەی کرد گوێیان لێ ڕانەگرت مەسرور بارزانیش زوو درەنگ باتی ئەوە دادەنێ بۆیە ئەو بۆ ئامادەشتی کرد کە بڵێ ئەمن باکەم بە هەموو ئەو ڕێکخرا و ئەوانەی نێودەوڵەتیانە نییە و خەڵک بێهیوا بکە بەڵام ئەمە نەک نابی بێهیوابین دەبێت بەپێچوانەوە تونتر بین ئەوەی تۆ باسی کرد من پێم وایە ئێستا لە ئەوروپا جموجۆڵمان دەست پێ کردەوە ئەمن لێرەدا ڕای دەگەێنم ڕۆژی یەکشەم ئێمە لە ستۆکهۆڵم خۆپیشاندان دەکەین لە گۆڕەپانی سەرگرستۆری کاتژمێر 3 بە هیوان لە وڵاتان ترەوەیم بزانام لە بڕۆکسریش ئامادەکاری دەکرێت لە چەند وڵاتش کەشوە ئامادەکاری دەکرێت هەموومان دەبی پشتگیری ئەو مانگرتوانە بکەین هەرگیز بەتەنیان بەجێنێرین ئێمە بۆ پەیوەندی نێودەوڵەتیش لەو کەیسە هەر ئەوڕۆ بۆ یەکێتی ئەوروپا کۆمیتەی ماف و ئازادیەکان لە 8 وڵاتی ئەوروپی زیاتر لە 1000 مەیلمان نادێنەوە هەموو ئەو کەسە پۆلیتیکانەی کە لە یەک ساڵی ڕابردوو لەگەڵمان دابوونا و بەردەوامیش دەبین ئەوەی ئێمە بزانین خەڵک لە ئەوروپاش دەست بە مانگرتن دەکات ئەگەر ئەو مانگرتنە ئاوا بڕواتن هەوڵ هەیە کاک هەندرێ من ئەوەی بە من گوترە نازانم لە هەندێک وڵات خەڵک دەوی خۆشی بدوورتەوە وەکووان تەزامنن لەگەڵ یان بکاتن بێگومان پشتکردنا ئەو دەنگە ئازادانە ئەو پەڕی ناڕازگۆییمان لە بەرامبەر ئازادی خوازیمان پیشان دەدا و ئەو کەیسە بوویتە کەیسێک کە پێویستە هەر هەمومان لە پشتیان ڕابوەستین و بیکەینە خاڵێک لە خاڵەکان لە بۆ ڕوخانی ئەو ڕژێمە دیکتاتۆری کابینەی مەسرور بارزانی و قوباد و گۆڕان زۆر سپاست دەکەم بەڕێز قادر نادر چالاگوان لە سویدەوە لەگەڵمان بەشدار بووی سپاس بۆ نرخاندنەکانت هەم بۆ پەیامەکانت کاتی خۆشتانە بێت کاتی خۆش سپاس دەکەم بەڵێ بینەرانی ێژا بەم شێوازاتینە کۆتایی بەرنامەی نرخاندن تا بە یەگەشتنەوەیەک بمێنن لە خێر و خۆشی دەشە و شەوگارێکی خۆش بۆ مولایە باندۆربوونا من
evli bine ki min bejim ji malbat bixwa digirt malbat ji ber welat Parîs û Çîna rêxistinê wisa alkariya rêxistinê kirin hebû jî ev jî dehêj bandorek li ser min bixwa bi çê bike jî Gidiken berazera